بڵاوێکی شۆڕش جێرانەتان پێشکەش دەکەن. بەرنامەکانمان هەموو ڕۆژێ لە سەعات 9:30 دوانیۆڕۆ هەتا 10 بە زمانی کوردی و لە سەعات 10 تا 10:30 بە زمانی فارسی بڵاو دێت. هاو نیشتمانانی خۆشەویست، خەباتی ڕەوای خەڵکی کوردستان ڕۆژ بە ڕۆژ زیاتر پەرەدەستێنێت. گەلی کورد سەرکەوتنی تازەی دەست دەکەوێت. ئێمە پیرۆزبایی لە گوێگرە خۆشەویستەکان و لە خۆمان دەکەین و هەروەک لە پێشدا ڕامانگەیان بوو بەرنامە ئاسایەکانی رادیۆ کوردستانی ئێران لەوڕۆ بە پەیامی کۆمیتە ناوەندی حزبی دموکراتی کوردستانی ئێران لەلایەن هاوڕێ سکرتێر دکتۆر عەبدوڕەحمانی قاسم دوو دەکرێت. گوێگرە بەڕێزەکان، خوشک و برایانی خۆشەویست، گەرانی بە شەرەفی ئێران، خەڵکی تێکۆشەری کوردستان، ئەمڕۆ بە ناوی گەلانی شەهید پەروەری ئێران، بە ناوی شەهیدانی لە خوێندا شەلاڵی کوردستان و قسەکانی خۆمان دەست پێ دەکەین. ئاو نیشتمانە بەڕێزەکان، جارێکی دیکە دەسەڵاتی فەرمانڕەوا وڵاتە خۆشەویستەکەمان ئێران بە توندی بەرەو دیکتاتۆری دەبات. جارێکی دیکە کەسانێک دەسەڵاتیان بەدەستەوە گرتووە کە قەڵەمی ئازادی خوازانی ڕاستەقینە دەشکێن، زاری شۆڕژگێرانی ڕاستەقینە پڕ دەکەن لە قوتبشم. زۆر گەورە پیاوی ئازادی خوازی وڵاتیان خستۆتە بەندیخانە و داخوازەرەواکانی گەرانی زۆر لێکراوی ئێران بە گولە وەلام دەدەنەوە. دەستگا تەبلیغاتیەکان بوونە پاوانی تاقمێکی متعەسب و دواکەوتوو. دەنگ و ڕەنگی ئێران تەنیا پرۆپاگاندی ژەهراوی و درۆ و دەلەسەی دەرخواردی خەڵکی دەنا. ڕووناکبیران لە مافی بیر و ڕادەربرین لەبارەی وەزعی وڵاتەوە بێبەش کراون. کرێکاران و زەحمەتکێشان حەقیان نییە داخوازە کۆمەلایەتی و ئابوووریەکانیان بێنە زۆر. لاوانی وڵات بێکار و سەرگەردانن و لە سەرەتایی ترین تەفریحاتی ڕەوا و تەنانەت لە بیستنی موسیقیش بێبەش کراون. ژنانی ئێران تەنیا هەرکێکیان بۆ دیاری کراوە. ئەویژەوەیە کە چارشەو بەسەر خۆیان دادەن بە دوای مافی خۆیان نەکەن، بە داوای مافی خۆیان نەکەن. بێکاری گاڵە بە خەڵک دەکات. ئاوسانی دراوی و گرانی سەرسوورهێنەر زەحمەتکێشانی تووشی هەژاری و دەستەنگی کردو. خەریکە سەردەمێکی ڕەشی چەشتی سەرەکانی نێوەڕاست بەسەر چارەنووسی ئێمەدا زاڵ بێت. بەڵام لەو هەڵ و مەرجە سەخت و دژوارەدا سەنگەرێکی قایم و لە جیران نەهاتوو بۆ دیفاع لە ئازادی ئێران هەیە. ئەو سەنگەرە کوردستانی ئێرانە کە هەروە درێژە بە بەرگری قارەمانانەی خۆی دەدا. ئەو نیشتمانە بەڕێزەکان، ئێمە لەو سەنگەرەوە لەگەڵتان دەدوێین. لە چیا سەربەرزەکانی کوردستانەوە، لە مەڵبەندی شەهیدان و پێشبەرگانی قارەمانەوە، بە ناوی گەلی کورد و بە ناوی حزبی دموکراتی کوردستانی ئێرانەوە سڵاو لە هەموو گوێگرە بەڕێزەکان دەکەین و ڕادیۆی دەنگی کوردستانی ئێران دەکەینەوە. دەنگی کوردستانی ئێران زمانی ڕاستەقینەی هەموو ئازادی خوازان و شۆڕژگێرانی ئێران، هەموو زەحمەتکێشان و تەواوی گەلانی زۆر لێکراوی ئێرانە و لە بەردەستی هەموو هێزە دموکراتی و گەلیەکاندا. لە هەلو مەرجێکدا کە هەموو دەستگا تەبلیغاتیەکان و چاپەمەنی لە پاوانی دەسەڵاتی فەرمانڕەوادایە، ئەم مەسەلە زۆر گرنگە. ئاو نیشتمانە خۆشەویستەکان، خەڵکی کوردستان شام بە شانی هەموو گەلانی وڵات لە شۆڕشی پرشکۆی ئێراندا بە چشنێکی کاریگەر بەشدار بوو. شەهیدیاندا، فیداکاریان نواندوو، سەرنجام ڕێژیمی بێزراو و خوێنڕێژ و زۆرداری پاشایەتیان سەرمخول کرد. ئەم شۆڕشە هی هەموو خەڵکی ئێران و تەواوی گەلانی نیشتمانە خۆشەویستەکەمانە و هەموو هێز بۆ ڕێکخراوە پێشکەوتوەکان لە بەرەو پێشبردننی شۆڕشدا بەشدار بوو. ئەوە کە هەندێک کەس دەستکەوتەکانی شۆڕشیان لەسەر خۆیان تاپۆ کردو و گەلانی زۆر لێکراو و پەیڕەوانی مەذهەبی تەسەننیان کردوتە هاو نیشتمانی دەرەجە دوو و دەیانەوێت شۆڕش لە ڕێگای گەلی و دموکراتی لابدەن، ماهیەتی گەلی و ئینسانی شۆڕشی ئێران ناگۆڕێت. خەڵکی کوردستان دەیان ساڵ بوو دژی ڕێژیمی بێزرا و پەهلەوی خەباتیان نەکرد. چەندیان ڕاپەرینی خوێناوی بەرپا کرد، چەندیان فیداکاری نواند و چەندیان ئەشکەنجە کێشاو. گەلی ئێمە لە ساڵەکانی 1346 و 47 لە چیاکانی کوردستاندا دژی ڕێژیمی ڕاپەر. ئەو ڕاپەرینە کە حزبی دموکراتی کوردستان ڕابەرایەتی دەکرد 18 مانگ درێژەی هەبوو و ژمارەیەک لە باشترین ڕۆڵەکانی گەلی کورد و حزبی ئێمە لەو ڕاپەرینەدا شەهید بوو. حزبی دموکراتی کوردستانی ئێران لەو کاتەوە کە ڕۆژی دەی خاکەلەوەی ساڵی 1326 پێشەوای گەلی کورد قازی محەممەد بە دەستوری هەمەرزای پەحلەوی لە شاری مەهاباد لە سێدارەدا
تا سەرکەوتنی شۆڕشی ئێران لە ڕۆژی 22 ڕێبەندانی 1357 دا واتە لە ماوەی زیاتر لە 30 ساڵدا زۆر قوناغی سەختی خەبات رژیمی بەکرێگیراوی شای بەجێهێشت بوو. هەر بۆیەش گەلی کورد بە حەق چاوەڕێ بوو کە لە دەستکەوتەکانی شۆڕشی ئێران کەلک وەرگرت. گەلی کورد چاوەڕوان بوو کە شۆڕشی ئێران دموکراسی و ئازادی بە ئازادی و کۆمەلایەتی و فەردیەکان بۆ خەڵکی ئێران بەدیاری بێت. گەلی کورد چاوەڕێ بوو کە شۆڕشی ئێران هەتایە دەمی نەتەوایەتی لە ئێراندا لە نێو بەرێ و مافی نەتەوایەتی گەلانی ئێران بە شکلی خودمختاری لە چوارچێوەی ئێرانێکی دموکراتیدا دابین بکات. گەلی کورد چاوەڕوان بوو کە شۆڕشی ئێران وەک شۆڕشێکی گەری وەلامی داخوازە ئابووری و کۆمەڵایەتیەکانی میلیۆنها کەس لە زەحمەتکێشانی وڵاتی ئێمە بداتەوە. گەلی کورد چاوەڕێ بوو کە شۆڕشی ئێران وەک هەموو شۆڕشە مەزنەکانی دنیا پێشکەوتنی هونەر و فەرهەنگی نەتەوایەتی لەگەڵ خۆی بێنێت و زەمینەیەکی وا لەبار بۆ پێگەیشتنی لێوەشاوەیی و داهێنەریەکان پێک بێنێ کە لە باخچەی هونەر و ئەدەب و فەرهەنگی وڵاتەکەماندا هەزاران گوڵی جوان و بۆن خۆش بپشکێت. دموکراسی و ئازادیە دموکراتیەکان کە داخوازی قەتعی میلیۆنها کەس لە کۆمەڵانی خەڵکە ڕۆژ بەڕۆژ زیاتر لەلایەن دەستەیەکی تایبەتیەوە دەکەوێتە بەرهێرش. دەسەڵاتی فەرمانڕەوا تەنانەت بێزی لە وشەی دموکراسی هەڵدەستێ و ئازادی فەردی و ئەمنیەتی گیانی و ماڵی بۆ کەس نەهێشتووە. مافی نەتەوایەتی گەلانی زۆر لێکراو زۆر بێپەروا لەلایەن دەسەڵاتی فەرمانڕەواوە پێشێل دەکرێت. بێگومان لە بیرتانە کە لە کۆتایی مانگی گەلاوێژی پاش هێرشێکی تەبلیغاتی بەرین لەلایەن دەستگا تەبلیغاتیەکانەوە بە دوای ڕاگەیاندنی جیهاد دژی خەڵکی کوردستان لەشکرکێشی بۆ کوردستان دەست پێکرا و شەرەکی سێمانگە بەسەر خەڵکی ئێمەدا سەپێنرا. 3 مانگی تەواو شار و گوندەکانی کوردستان بە تۆپ و تانک و هەلیکۆپتێر و فانتۆم کتران. سەدان ماڵوێران بوون، هەزاران کەس ئاوارە و بێماڵ و حاڵ بوون، بە سەدان کەس گیانی خۆیان لەدەستدا. بەڵام خەڵکی کوردستان یەک پارچە ڕاپەرین و لە بوون و ماف و شەرەفی خۆیان دیفاعیان کرد. بە حەق دەبێ بڵین حیزبی ئێمە ئاڵای بەرگری لە سەرانسەری کوردستاندا خستە شەکانەوە و خەڵکی کوردستان لەژێر ڕابەرایەتی حیزبی ئێمەدا ئەرتەش و پاسداران و دەوڵەتیان بە چۆک داهێنا. بابێکی شۆڕش جێرانەتان پێشکەش دەکەم. بەرنامەکانمان هەموو ڕۆژێ لە سەعات 9:30 دوانیۆڕۆ هەتا 10